یاریەکانی خولی پلە دووی کوردستان گەیشتۆ تا قۆناغی کۆتاییویانەکانیش ئامادەکاریەکانیان چڕ کردوتەوە تاوەکو لەو دوو یاریەی بە شێوازی چوون و هاتن بەرامبەر یەک تیپ ئەنجامی دەدەن سەرکەوتن تۆمار بکەن و بەرهەمی وەرزێک بچنەوە کە گەیشتنە بە پلەیەک. یانەی پیشەسازی بە پێکاتەیەکی لاو بە سوودوەرگرتن لە تواناکانی چەند یاریزانێکی بەئەزموون تەواوی یاریەکانی قۆناغی کۆمەڵەکانی بردۆتەوە ئێستاش لە کۆتە ئامادەکاریدایە بۆ ڕوبەڕووبوونەوەی خورماڵ. هەر لە یەکەم ئامادەکاری لە یاری دۆستانەکان کە دەستمان پێکرد لەگەر دەستەی کارژێڕی ئامادەکاری ئەومان کرد کە سەرەتا قۆناغی کۆمەڵەکان ببڕین دواتر ئامانجی سەرەکی کە لەو دوو یاریە چارەنووسازە کۆبووتەوە. هەموو ئامادەکاریەکمان کردیە بەڕاستی ینی لە ڕووی فەنیات و هیچ کێشەمانی الحەمدوللا لە ڕووی یاریزانەکانەوە پێکاتەکانمان گونجاوەوە لە ڕووی دەستەی کارژێری شۆ سوپاسیان دەکەین بەڕاستی هاوکاری تەواوی یاریزانەکانیان کردیە و پاداشتی یاریزانەکانیان کردیە بۆ ئەوەی ئەو لە دویاریە چارەنووسازە بتوانین بە ئەنجامێکی باش و لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێبین و ئامانجەکەمان بەدی بینین بگەینەوە پلەیەکی کوردستان ئینشاءڵڵا. یانەی پیشەسازی بە ئامانجێکی گەورەوە ئەم وەرزە بەشداری خولی پلە دووی کردووە دوای گەیشتن بەم قۆناغەش دەستەی کارژێڕیانەکە پاداشتی یاریزانەکانی کردووە و لە ئێستاشدا یاریگاکەی نۆژەن دەکاتەوە تاوەکو لە وەرزی داهاتوو لە پێگەیەکی گەورەی تۆپیپەی کوردستان بێت. تانم برێم کە لە قۆناغی سەرەتایی ئاسێکی باشمان پێشکەش کرد لە چار یاری هەر چواری وارە براوە بین تیپەکە بەڕاستی بەگشتی ئامادە سەرەتایی خولەکە بە تەواوی ئامادەبووین وەڵام بە پێی کات زیاتر و زیاتر بەرەو پێچووین و پاژەوەی کە قۆناغی سەرەتایی کۆتایی پێات ماوەکی باشمان هاتە پێشلو ئەوی بتانین باشتر ئامادەکاری بکەین بۆ ماوەی 20 ڕۆژ خولەکە وەستا تیپەکە ئامادەیە ڕۆژانەش مەشقی خۆمان بەردەوام ئەنجام دەدەین خەلەلمان کەم بووە زۆر باش خۆمان ئامادە کردیە دەتانین کە بە ڕای من لە دوو یاریەکە لە سەرکەوتنی خۆمان کۆتایی پێبینین. یاریەکانی قۆناغی کۆتایی پلە دووی کوردستان لە 16یانە پێکاتوە هەشتیان دەگەن بە پلەیەک ڕۆژی پێنجشەممە پیشەسازی دەبێتە میوانی خورماڵ و لە یاری دووەمیش پیشەسازی میوانداری هەمانیانە لەسەر یاریگەی دوین فرانس و هەریری دەکات براوە یاریەکە دەگاتە خولی پلەیەک. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.